ژمارەیەک لە دانیشتوانی گوندی سەلیمپیرک لە قەزای دەربەندیخان بە مەبەستی دەربڕینی ناڕەزایی لە ڕێگریکردن لە دروستکردنی پرۆژە لەسەر زەویەکانیان چوونە بەردەم قایمقامێتی دەربەندیخان و دەڵێن پاساوی دەسەڵات نایاسایی بوونی زەویەکانمانە، بەڵام ئێمە بە بەڵگە دەیسەلمێنین کە زەویەکانمان زیادە ڕۆیی نین. بە وتەی ئەنجومەنی گوندی سەلیمپیرک بەشێک لەو زەویانەی ڕێگەیان پێنادەم پرۆژەی لەسەر بکەن دراونەتە کەسانی دیکە و بەهۆی بوونی پاڵپشتی کەسانی دەستڕۆیشت و کارەکان بۆ ئەوان ئاسان دەکرێت. زەویەکان لە ڕاستیە وەکو ئەوی کە ئێمە ئایسە تاپۆمان بێت تاپۆمان نییە، بەس وەکو ئەولویات و خەڵکی ئەساسی شارەکە ئێمە سەلیمپیرکین، ئەم ئەساسی ئەم شاریش بەناوی گوندی سەلیمپیرگۆیە. ئەولویات و حەقی خۆمان نەزانی ناکرێت کەسێ خەڵکی شارەزوی و لە سلێمانی دابنیشێ و لەسەر زەراعی سلێمانی وە لە ڕاستیە بەواسیتە چوار دوو لەم عەرز لەسەر ئەساسی عەرزی باو باپیری ئێمە تەخشان و پەخشان بکرێ و برێتە کابرایە کە وەک گوتم خەڵکی ئەم شارە نییە تێگەی و ئەو شوێنش کە پێی دراوە ئێمە پێشی ئەو یعنی پێشی ئەو معاملاتمان لەسەر کردووە تقریبا 7 مانگی معاملاتەکەمان کشی تەواو بووە لەبەرەوە ئەو واسیتەیە هەیە و خزمی فلان و فلانە لە ڕاستیە ئیشەکانی ڕایە کریە و من حەرچی ڕاکەم و دوای ناکەمە قاچیەوە ئەو بەس واسیتە ئەوەی لە سەیتەرەکەی شاڵەناوە بڵێن بە تا بنەوانەی پرۆژەی ماسیەکە اینجا ئەم کێشانە پێشوەخت کێشەی تری تیا بووە بەڕێزێک لەگەڵ برادەرێک قایمقامی دەربەندیخان دەڵێ گرفتەکە لای ئێمە چارەسەر ناکرێت و بۆ ئەو مەبەستە دەبێت لەگەڵ داواکاری گشتی قسە بکەین. ئەمڕۆ کۆمەڵێک لە دانیشتوان و ئەنجومەن و خەڵکی گوندی سەلیمپیرێک سەردانیان کردین مەبەستی کۆمەڵی داواکاری یەکێ لەوانە داواکاریەکانیان زیاتر پەیوەست بوو بە خزمەتگوزاری و سەبارەت بە ئاو و کارەبا و تەندروستی و پەروەردە و هەندێک کێشەی یاساییان هەبوو سەبارەت بە کۆمەڵێ زەویزاریان کە لە چوونی قەزای دەربەندیخانە ئێمە بەڵێنمان پێدان بۆ سەبارەت هەم کۆی تاوەکاری و خزمەتگوزاریەکانیان بگەینێ لایەنە پەیوەندیدارەکان و لەسەر کێشە یاساییەکانیشیانە ئێمە بە پێی ڕێکارە یاساییەکان و ڕێکارە ئیداریەکان و هەم لەگەڵ دادگادا قسە دەکەین و ئەوەی بکرێت لەسەرمان بە یاسا ڕێگەی پێدابن ئێمە هاوکار و پشتیوانیان دەبین بەڵام خۆش دەزانی هەر زیادە ڕۆیی یەک لەسەر مڵکی گشتی بکرێت و حکوومەت ئێستا لە پلانی پرۆژەدا بێ بە جدی ئەوانە کاری یاساییان لەسەر دەکرێت. ڕووبەری ئەو زەویانەی گرفتیان بۆ دروست کراوە 65 دۆنمە و دەکەوێتە سەر ڕووباری سیروان و خوارووی بەنداوی دەربەندیخان. لە ئێستادا هەوڵێک هەیە بۆ بە گەشتیاریکردنی ناوچەکە بەڵام حکوومەت بە پاساوی نایاسایی بوونی زەویەکان ڕێگە بە بەشێک لە هاوڵاتیان نادات پرۆژەیان لەسەر بکەن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان